ماوەی 2 ڕۆژە بەهۆی ئاگرێکەوە بەشێکی زۆر پاوان و گەنم و دارستانەکانی سنووری قەزای چوارتاو لادەکانی ئاگریان گرتووە و تا ئێستا کۆنتڕۆڵ نەکراوە. جوتیاران دەڵێن ئاگرەکە دەستکرد بووە و سکاڵای یاسایی تۆمار دەکەن چونکە زیانێکی زۆری مادیان بەرکەوتووە و دەبێت لێ پێچینەوە بکرێت لەوانەی ئاگرەکەیان کردوێتەوە. ئەڵەما تۆمار کردووە بەس وەکو شەخص ناوی شەخص نابینە سالێرەوە بەس ئێمە نەحەزیمان لەگەڵ هیچ کەسێکانیە دوژمنشتی بووە ئاگرەکەیان دەستکرد بوو نەخێ سروشتی نەبووە ئێمە دوژمناتی هیچ کەسیشمان نەکرۆ ناشیکەین ینی وەکو شخصی ڕقمان لە هیچ کەسێک نییە بەڵام ئەمە تا ئێستا 3-4 ئەمە دووبارە بووەوە دەستکرد بووە کەس نەگیراوە بەس ئێمە داوا سکاڵی خۆمان تۆمار کردووە ئیتر لەبانیەوە دەزەکەین بە ئیجرات خۆ دڵنیاشم کە ناکرێت باز هیوادارم ئاوڕێکیان لێبێتەوە چونکە سنوورەکەی ئێمە دیاری کراوە یعنی زەرێکی ئەوەنە قورسیش نییە بۆ حکوومەت بەڵام ئێستا جوتیارێکی ئاوە لە ساڵێکا ڕەنجیاوە لە ساڵێکا بەربوومەکەی هەر ئەوەیە بەربوومەکەی ئەم فەلاحەتیایی عنی بۆ حکوومەتیش ئەوەنە قورس نییە ئەگەر هاوکارییان کرێ ئەگەر خەرەبیەکیان بۆ بکرێتەوە. بەهۆی ئاگرەکەەوە سنووری 9 گوندی چوارتا سوتاوە و تا ئێستا زیانە مادیەکان بە تەواوی دیار نین هەوڵی لادێنشینەکانیش نەبووایە ڕەنگە زیانی گیانیشی لێ بکەوتایەوە. ئاگرەکە بەشێکی کۆنتڕۆڵ کراوە بەڵام بەهۆی باوە زوو دەگەشێتەوە ئاژەڵ و باڵندەیەکی زۆریش بەهۆی ئاگرەکەەوە لە ناوچوون. من تقریبا 3 دۆنمە بێ ئیتری ئەوانە دەوروبەریشم هەمووی 5 دۆنم و 6 دۆنم و 10 دۆنم وتر ئاو بە جۆرە هینەکان هیوا 2 فەردەی کردووە 4 فەردەی کردووە بەم جۆرە کراوە بڵێن ئیتر هەمووی سوتاوە هیچی نەما. ئەم سنوورەی ئێوە ئەوەی کە بزانین یەک ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەی هەیە ئایا کیفایەتە ئۆتۆمبیلێک بۆ ئەم سنوورە؟ ناوەڵە هەموو شار باشجار هەریقێکی تیا لەگەڵ شۆفڵێکە دەرەقەتی ئەم هەموو ئاگر و چێوە ناکاکە تۆ خۆ دەزانی حکومت ئەبێ هاوکاریمان بکات لەوەیە حکومت بە هیچ شێوەیە هاوکاریمان ناکە شۆفڵی لە شار باشجار دەرەقەتی ئەم هەموو ئاگروی نەدێ وڵای ئاگرەکە لە خوارەوە هات من لای ئاغڵەکەم و قاعەکەم لا دوش قازم بووم وەتەمزانین خەڵک ئاوای لێستاەتە میکرد هەرۆن دەستە بەژانتم مناڵەکان بە سلێمان هاتن دەوری قاعەکان بۆی ئاگربڕ کردم تم هەون ماگەرەوە تێ دەغڵودانەکەم زۆر وێ من ئەی من تقریبان 3 پەڵە بۆ 4 پەڵە وڵازانم کە درۆ نەکەم 1 و 2 و لەوێ 3 5 پەڵە گەرمجۆم سوتاوە ئەنجا بێ ئەوەی کە قەترە شتەکانم سۆندە و ئاودێری شتێک زەرعاتەکەم ئەو هەموو عام سوتاوە ئیتر زەرعات و داروبەر و ئەمانە هەموو سوتاوە تازە بتەمە ئەوەی مزیندو بێتەوەانێ. گوندنشینان دەڵێن پێویستە قەرەبوو بکرێنەوە لەگەڵەوەشدا ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەی زیاتر بۆ سنوورەکە دابین بکرێت چونکە بۆ سەرجەم گوندەکانی سنووری چوارتا و شارباژێر تەنها یەک ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە هەیە حکومەت هیچ ئاوڕێک لە سنوورەکە ناداتەوە و ساڵانە زیانی هاوشێوەیان لێ دەکەوێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام گوندی کەناروێ قەزای چوارتا.